چاڵکیەکانی ئۆلمپیک کوردستان دەستی پێ کردووەتەوە زیاتر قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین. موعد مەغدید جێگری سەرۆکی لیژنەی ئۆلمپی کوردستانمان لەگەڵ دەبێت. کاک موعد بەخێر بێت. سەرەتا باس لەوە بکەین چاڵکیەکان دەستی پێ کردووە، پێویستە بڵین پیرۆزە کە دوای ماوەیەکی زۆر چاڵکیەکان دەستی پێ کردەوە. مەرجی حکوومەت چییە بۆ ئەوەی کە پارە بدات بە فدراسیۆنەکان، پارە بدات بە لیژنەکان بۆ ئەوەی کە چاڵکیەکان بەڕێوە بچێت؟ مەرجەکان چین؟ مەرجی حکوومەت ئەوەیە کە خزمەتی کۆمەلگا و دەکاتن، یەک لەوانەش خزمەتی کۆمەلگای ورشی دەکاتن. حکوومەت حتمما بە پرسیارانە لەگەڵ هەموو دام و دەستگاکان هەڵسوکەوت دەکاتن. ئیتر وەرزشیش بەشێکە لە مؤسساتانەی کە سەر بە حکوومەت یاریمی کوردستانە. دوێنێ گۆڕەپان و مەیدان لە یاریگای هەولێر باڕەوە چوو. کام فیدراسیۆن ئیدی لە مۆدووە، ینی بۆ نمونە چالاکی دواتر کام فیدراسیۆنە؟ ئێستا لەو مانگەی زیاتر لە 10 فیدراسیۆن چالاکیخوان ئەنجامدا. دوێنێ گۆڕەپان مەیدان بوو و چەند ڕۆژ پێش ئێستا جۆدۆ بوو لە سلێمانی، ئەوە شەترەنج چەند ڕۆژ پێش ئێستا کرا. لەو ڕۆژانەی داهاتوو چەند باسکە و یاریەکانی تر ئەوانەی کە خۆیان ئامادە کردی و یایانەکان ئامادە بوون و تیپیان هەبیتن، ئەوە فیدراسیۆنەکان هەر هەمویان ئامادەن بەوەی چالاکی وەرشی ئەنجام بدەن. باشە، مەرجی لیژنەی ئۆلمپی چییە بۆ پارەدان بە فیدراسیۆنەکان؟ ینی بۆ نمونە ئێوە پارە دەدەن بە فیدراسیۆنێک، بەڵێ وردەکاری ئێوە چییە بۆی کە ئەو چاڵکیانە ئەنجام بدەن؟ ئایا ئێوە مراقبەی دەکەن، لەگەڵی دەبن و چ شتێک بکەن بۆی کە بە بەردەوام ئێوە پاریان بۆ خەرج بکەن و ئەوان چاڵاکی بکەن؟ حتمما خۆی کاک محەممەد هەر فیدراسیۆنێک پێش ئەوەی کە چاڵاکیەکەی ئەنجام داتن هەوڵ دەدا لەگەر یانە وەرشەکان بزانی چەند تیپ هەیە، چەند تیپ ئامادەیە بەشداری دەکات لە زۆر یاریەکەی خۆی. ئیتر دوای کەشفی خۆی تەقدیم دەکاتن، کەشفەکەی خۆی تەقدیم دەکات بۆ لیژنەی ئۆلمپی یاریمی کوردستان. ئیتر برادران لیژنەی ئۆلمپی کوردستان پێداچوونەوە بەو پارەیە کە تەقدیمیان کردیە، چۆنیتی سەرفکردنەکەی بە شێوازکە بۆچیە پارەکان، یانە هەموو جێگای بۆ دەکرێتەوە. اینجا بەو شێوە موافقە دەکرێت لەسەر ئەو پارەی کە ئەوان پێویستیتان. ئیندا هەندە جارەیە لەوانەیە کەم بکرێتەوە، یانە بەو شێوازە ئەو شتانەش ڕوودەداتن، بەڵام بە پێی پێویست درێخی ناکرێتن. باشە، جیاوازی دەکرێت لە چاڵکیەکانی بۆ نمونە یاریە تاکیەکان لەگەڵ یاریە بە کۆمەڵەکانی ئێمە خۆم ڕوونە. ئەوە لە کوردستان دەبینین زۆرترین چاڵاکی تۆپی پێەیە. ڕاست ئەمە کێشەی یانەکانە یان کێشەی لیژنەی ئۆلمپیە کە ناتوانێت پەرە بە یاریە تاکەکانی خۆی بدات؟ ناز خۆی بەڕاستی کاک محەممەد لێ ناشارنەوە ئێستا کێشەیەکی جار زۆر گەورە هەیە لە یانەکان. هەموو ڕوویان فۆکسەکە هەمووی لەسەر تۆپی پێ بەشی هەرە زۆری، یعنی ئەو پارە زۆری کە سەرف دەکرێت بەشی هەر زۆر لە تۆپێ خۆی یانەکان زیاتر ئیحتیمام بە تۆپ پێ دەدەن. خۆتان هیچ کارێکتان کردو بۆ ئەوەی کە یاریە تاکیەکانی بەرەو ئەنجە باسی ئەوەت بۆ دەکەم. یەکێتە فیدراسیۆنەکان، یەکێتە ورشەکان کە گوتم ئەوان هەوڵ دەتەن بە پێی ئیمکانێت حتا تاکانیش ئیشی خۆیان بکەن. بەڵام ئێستا بۆ نمونە ماوەی پێش ئێستاێک لێکی ورشەکان هاتە لە ئێمە کەشفی خۆشی تەقدیم کرد، پارەی خۆشی وەگرت. باوەڕتە بی 2 مانگ چاوەڕوانی کردیانی وەرشی نەبوو، یانە هەبوو ئەو یارەی نەبوو، پارەکان گەڕاندە ئۆلۆمپی. یان کێشەکە لەوەرەیە یانە وەرشەکان ئەو تیپانیان نییە. ئێستا زۆر یانە هەیە لە هەرێمی کوردستان ناوبانگی یەکجار زۆرە، بەڵام ئادای تۆپی پێی لێ بینێ دەرێ. یارە بەسیتەکانی نییە کە ئیمکانێتێکی زۆر بچوکی دەرێ. مەسەڵەن ئێستا بەیانی دوێنێ گۆڕەپان و مەیدان هەبوو، یانە هەیە لە هەولێر ئیمکان یعنی نەهاتیتە پێش کە 500,000 یا 400,000 بداتە 2 یاریزان کە بەشداری بکاتن. ئەوە کێشەکە لای ئێمەنی، کێشەکە لای یانەکان، چونکە فیدراسیۆنەکان. باشە، ئێوە چیتان کردو؟ ینی بۆ نمونە مەرجتان لەسەر هەر یانەیەک ئەوە بێت ئۆکەی تۆپی پێت هەیە، ئەبێت تێنسیش هەبێت، ئەبێت بەرزکردنەوەی قورسایی هەبێت، ئەبێت باسکەش هەبێت. ینی ئەوە هیچ چیتان کردو؟ ئەو مەرجە لای ئێمە نیە، ئەو مەرجە لای بەرەبەراتی گشتی وەرزشە. ئەو دەتوانێت هەماهەنگیەکتان بە یەکەوە نییە؟ ئەمە هەماهەنگیمان دەبی، بەڵام ئەو مەرجە لای ئەوانە. یعنی ئەمە وەکو گوتم فیدراسیۆنەکانیشی ورشەکان کە خولەکان دەکەنەوە یانێ ورشەکان پیان دەرن برادرانیشی ورشی هاتین لای ئێمە ئەو معناتیان بە گوتیتان بۆ فلانیی بۆ فلان یاری ئێمە دەمانێت خولەکەی بکەن، تەلەفۆن بۆ یانەکەی دەکەین، بۆ سۆرۆک یانە بۆ ئەندامێکی نادی دەکەن یا سکرتێرەکەی دەڵێ وەڵای کاکەم ئەو یارێ من و بەشداری نەکەی بابە بۆ بەشداری، وەڵام من پارەم نییە. یانەکان هەموو دەرێن پارەمان نییە. من نازانم ئەی بۆچی پارە هەیە بۆ وەرزش بۆ نمونە یانەیەکی تۆپی پێ نمونەی هیچ کەس نێنینەوە لە ساڵێکدا 3 ملیار و 4 ملیار خەرج دەکات لە کاتێکدا ئەنجامیشی نییە، ناژبێتە پاڵەوان، هیچ مەدالیایەکی زێڕش ناباتەوە. خۆی ئاساییە بەڕاستی بۆ تۆپی پێ زۆر ئاساییە کە دام کرێ، بەڵام ئەوە ئاسایی نییە کە ئەوانی تر فەرامۆش بکرێ. ئێستا ئەگەر جەنابەت کە دەڕێیت 2 ملیار و یا 3 ملیار دەدێت یانێکی وەرشی ئەبێ پلانێکی جوانی بۆ دام درێ تاکو ئەو پلانە نەجاحەتی بینی بتوانی بەقەت پارەکەی کە بتوێتێ ئەنجامیشی هەبێتن. بەڵام بۆ یاریەکانی تر
نە ئەو پیلانە هەیە نە ئەو هیتمامەش هەیە و ئەوەیەک لە کێشە هەرە گەورەکانی ئێمەشا لە حکوومەت کە بتوانین سیغەتی وابدۆزینەوە ئەگەر بکرێتن لەگەر بەربەراتی گشتی وەرزش هاوکاری یەک بین تەنسیق بکەین و تەمەنا دەکەین ئەو هاوکاریە ڕووبداتن تاکو بتەن بەیەکەوە خزمەتی وەرشێری کوردستان زۆر دەمێکە لیژنەی ئۆڵمپی دامەزرا و لیژنەی دەستەی وەرزشیش دامەزرا و هەتاکە یانی بەتەمان ئینشاءڵڵا ئەمە کاک محەممەد دوای گۆڕانکاری لە بەربەراتی گشتی وەرش کرا ئێمە وەکو لیژنەی ئۆلمپی کوردستان شاندێکی لیژنەی ئۆلمپی هەرمی کوردستان سەردانی بەربەراتی گشتی وەرزشمان کرد و پیرۆزباییشمان لێ کرد و هەموو ئیستعدادێکی خۆشمان بچەکە ئێمە هاوکار بین بەڵام ئەوان هاوکار نییە ئەمە هاوکار بین لەگەر ئەوان بۆ دوکمان بەیەکەوە چکە ئەوان ئەگەر بیانێت پیلان دانێن یاخود بدانێن منحی بۆیانەکان دابنێن بەربەراتی گشتی وەرزش ناتوانین لە خۆڕاوە دابنێ و بەڕەمەچی دەبێت کتابکە یا بێتە لای ئێمە نووساوی بکاتن ئەو چاڵاکیانەی کە لێکی تێوەرچەکان ئەنجامدرا ئەو چاڵاکیانە هەمووی وەرگریتن بزانین چ یانەیەک چی جۆرەیارێکی هەیە تاکو بەو پێ بتوانانی پارێک بداتێ بەڵام ئەوان تاکو ئێستا ڕەتی زیارەکان نەکردەوە چاوەڕوانین ئینشاڵڵا دەست بەکردو ئەم چاڵاکیانە ینی وەکو خۆت گوتت لە مانگەدا 8 فیدراسیۆنی چاڵاکیانەیە ئەمە کاتیە یان بەتەمانی دی بەردەوام ئەمە ئینشاءڵڵا خو هەر ئەومانگە نەبووە یعنی ئەوە دیزکەی زیاتر لە 2 ساڵەوە چاڵاکەکان گەڕاوێتەوە حکوومەت زۆر بەسپاس بەڵام ئێستا بە چڕی زۆر بەچڕی بەڵێ حکوومەت بە سوپاسەوە مانگانە 8 ملیۆن دابین دەکات بۆ لیژنەی ئۆلۆمپی ئەگەر چی لەوانەیە ئێمە طموحمان زیاتر بی ئەهدافی گەورەترمان لە پێشبی حەز دەکەین پارەکە زیاتر بی لە بەرەوەی جاران زیاتر بوو بەڵام تا ڕادێک بەپێی ئەو زروفەتی مانگانە چەندی دەوێت 8 ملیۆنی ئێستا دەدرێتێ خۆتان چەندتان دەوێت بۆ ئەوەی کە بە بەردەوام چاڵاکی ئەمە بەڕاستی کاک محەممەد تۆپی پێ سەر بە ئێمەیە ئەگەر تۆپی پێ مەسروفەکەی بگەڕێتەوە ئێم لای ئێمە دەتوانین ئەو کاتی دانیشتن بکەین لەگەر حکوومەت گرتو بکەین داکو حکوومەتکەوە پێش لە دەرگای کەس نەداتن لای ئێمە مانگانە پارەکەی بۆ بێتن ئەو کاتە بتوانانی هەم تۆ پێش و هەمیشی تێوشەکان بتوانانی زیاتر خزمەتی خۆی بکاتن ئەوەی حکوومەت تاکو کردیتی کەم تەرخەمی نەکرێ بەڵام ئێمە چاومە لە شتی زیاترە پەیوەندیتان لەگەڵ لیژنەی ئۆڵمپی فیدراسیۆنی عێراق چۆنە ئایا هیچ هەمانگێکتان بەیەکەوە هەیە ینی وەکو پێویستنی زۆرینەی زۆرێک لە یاریزانەکان لە بەرزکردنەوەی قورسایی کۆمەڵێک یاریزانمان هەبوو لە 100 مەتری و لە 200 مەتری گۆڕەپان و مەیدان بە ئاڵای عێراقەوە بەشداریان دەکرد ئێوە چ پەیوەندیەکتان هەیە بۆی کە ئەو یاریزانانەی کە لە ئاستی کوردستان باشن بنێرن ئەوانیش بەشداری پاڵەوانتیەکانی پێ بکەن خۆی یاریزان کە بەشداری دەکات پێمان خۆشبی پێمان نەخۆش شتێکی واقع حاڵە ینی بەنای عێراق بەشداری دەکات حتمما کە بەنای عێراق بەشداری دەکات ئاڵای عێراق بەرز دەکاتەوە بەڵام وەکو هەماهەنگی ئێستا لەگەل لیژنەی ئۆلۆمپی عێراقی بەپێی پێویست نییە زۆر زەعیفە ینی جاران هەماهەنگێکی یەکجار زۆر بەهێزمانە بوو پرۆتۆکۆلمانە بوو دانیشتنمان هەبوو و نووسرا و ئالوگۆڕ نووسرا هەبوو لە بینی ئێمە ئەوان ئەگە ئیشێکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبایە لە هەرێمی کوردستان هەبایە نووسرایان بۆ ئەمە دەکرد بۆ ئەو یاریزانانێ ئەو ڕاهێنەرانەی کە سەفەر دەکەن بۆ تەفەڕوگیان بۆ زۆر شتی تر بەڵام ئێستا وەکو پێویست نییە بەتابەتی لە دوای 2014 ئەوانە وەکو پێویست نییە پلانی لیژنەی ئۆڵمپی چییە بۆ کارەکردنەوەی فیدراسیۆنەکان چ پلانێکتان داناوە ئایا پلانەکانیشتان درێژخایەنن یان بۆ ماوەیەکی کورتە ینی خۆشە کە دەبینی چاڵاکیەکان 5 ساڵ 6 ساڵ بە بەردەوام ببینی ئێوە پلانتان هەیە کە بە بەردەوام ئەو چاڵاکیانە بکرێت ئەمە کاک محەممەد پلانمان دوورمەدایە و حەز دەکەین لیژنەی ئۆلۆمپی هەموو کات شوکارەکانی خۆی بکە و دەشکا بە پێی امکان بەڵام خۆت دەزانی یەکی تێوەرشیەکان یاخود لیژنەی ئۆلۆمپی وەکو یانی وەرشی نیە ئەوان ناتوانین پارە پەیداکەن پارەکە دەبی تەمیل لە حکوومەت بێ هەر پارە ئەگە لە حکوومەت نەبڕێتن یەکێتی لیژنەی ئۆلۆمپی یەکێتی وەرشەکان من وا بزانم ئەوە ئەرشیفەکانیش دیارە کە درێخیان نەکرێ و ساڵاکێک یەکجار زۆریان ئەنجامدایە و کۆمەڵی وەرژوانی باش لە هەرێمی کوردستان لە ژێر چێفێکی وەرشانە پێڕاگەیشتینە بەڵێ ینی پلانەکانتان درێژخایەنە بەو مەرجەی حکوومەت پشتگیریتان وەکو پێم گوتی لەبەرەوەی نە لیژنەی ئۆلۆمپی نایشێتی وەرشی ناتوانانی سپۆنسەر بەخۆی بکە ناتوانانی پارێ بکە یەکێتی وەرشەکان دەتوانن ئەگە بشتوان لە هەندێک حالەتی بچوو دەتوانن بۆ شتێکی کاتی وەکو یانی وەرشی نییە بەستا بۆ نمونە یانێکی وەرشی وەکو یانی و هەولێر و هەندێک یانەی زەوڕا و جەویە زۆر لە شەریکاتی زۆر گەورە دەچن پارێکی خەیاڵی دەدەنە ئەو تیپێت تەنها لۆگۆی یادەکە لەسەر سیجا بووسێ ینی فەرقەکە لەوەیدایە بۆیە پێویستمان بە هاوکاری حکوومەتە و ئەو چاوەڕوانشمان هەیە لە حکوومەت کە هاوکاری هەموو دام و دەستگایەکانی وەرزش بکاتن و هەمان شێوە لیژنەی ئەوروپی هەرێمی کوردستان موعد مەغدید جێگری سەرۆکی لیژنەی ئۆڵمپی کوردستان سوپاس کە لەگەڵ ماوە زۆر سوپاس